خۆپیشاندانی بێرلین مژدەبەخشی خۆپیشاندانی میلیۆنی لە شەقامەکانی تاران. ئاخێزی شۆڕشگەڕانەی خەڵکی ئێران لە دژی کۆماری ئیسلامی لە 36مین ڕۆژیدا لە نێوخۆی دەرەوەی وڵات شەممەیەکی پڕ لە شور و شەوقی تێپەڕ کرد، لە حاڵێکدا کە سەرانی ڕژیم ئیدعا دەکەن و دەیانوت بڵێسەکانی ئەم بزوتنەوەیە بەرەو دامرکانەوە دەچێت و کپیان کردوتەوە. ڕۆژی شەمماسی مانگی ڕەزبەر لە نێوخۆ و دەرەوەی وڵات شاهدی بەڕێوەچوونی گەلێک دیمەنی گەورە و دڵخۆشکەر بووین لە خۆپیشاندان و مانگرتنی خەڵک کە بەدەست سوڵتە و دەسەڵاتی کۆنە پەرستانەی کۆماری ئیسلامیەوە وەگیان هاتوون. خۆپیشاندانی خیابانی لە لانی کەم 20 شاری ئێران بەڕێوە چووە. مانگرتن و خۆپیشاندان لە 20 ناوەندی زانکۆی ئێران هەروەها لە ئارادا بووە. لە کوردستانی شۆڕشگێر شارەکانی سنە و سەقز، بانە، بۆکان، مەریوان و مەهاباد لە مانگرتنی گشتیدا بوون. لە زۆرێک لە شارە گەورەکانی دنیا لەوانە بێرلین، ستۆکهۆڵم، پاریس، سیدنی و چەندین شاری دیکە خۆپیشاندانی گەورە لە دژی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە چووە. لەم نێوانەدا کۆبوونەوەی گەورە و بەرینی بێرلین لە شێوەی خۆیدا لە ئاستی جیهانی و لەم ساڵانەی دواییدا لە ئەوروپا بێوێنە بوو. سەرچاوە جۆرە و جۆرەکان ژمارەی بەشدارانی ئەم خۆپیشاندانە بە زیاتر لە 100,000 کەس بەراورد دەکەن. ئاوا خۆپیشاندانێک بەم ژمارە گەورە و بە دروشمایەکی ڕوون و ئاشکرای خەڵک بە دژی کۆماری ئیسلامی دەبێ بوومە لەرزەیەکی خستبێتە کۆشکی دەسەڵاتی حاکمانی ئیسلامیەوە لە ئێران. بەشدارانی ئەم کۆبوونەوە و خۆپیشاندانی بێرلین لە بەدەستەوە گرتنی پلاکارد و وێنەی ژینا ئەمینی و باقی گیان بەختکردوانی ناڕەزایەتی سەرتاسەریەکانی ئێران و دانی دروشم لە دژی حکوومەت و کار بەدەستانی کۆماری ئیسلامی لەوانە عەلی خامنەیی هەستی هاوپشتی خۆیان بۆ ناڕازیانی نێوخۆی وڵات پیشاندا. لە ڕیزی یەکەمی ئەم خۆپیشاندانە بەرینەدا لا بێرلین بنەماڵی گیان بەختکردوانی فڕۆکە ئوکراینیەکە ئامادە بوون. کۆماری ئیسلامی ساڵانێک بوو بە خەرجکردنی هەزینەی ملیار دۆلاری کەسانی نزیک لە خۆی بۆ کردنەوەی ناوەندی مەسهەبی و سیخوڕی بۆ پوڵشووی و لۆبیگەری ڕەوانەی ڕاڕەوداڵانی دەسەڵاتی وڵاتانی ڕۆژاوایی و بۆ نفوذکردنە نێو ڕاگەیەنەر و ناوەند ئامۆزشی و توێژینەوەکانی ئەوروپا و ئەمریکا کردبوو. ڕژیم وای پیشانەدا کە زیاتر لە 6 میلیۆن کۆچبەر و پەنابەر خەریکی ژیانی خۆیان و کاریان بە بابەتی نێوخۆی وڵات نییە. لە هەمان هەڵدا ئاگاهانە گوشاری دەخستە سەر چالاکانی سیاسی، فەرهەنگی، هونەری تا ئێران بەجێ بێڵن و گرنگیەکی ئەوتۆشی بە نەیارانی دەرەوەی وڵات نەئەدا. بەڵام ناڕەزایەتی و خۆپیشاندانی یەک مانگی ڕابردوو لە دەرەوەی وڵات هەموو حیسابات و تەسەوراتی ڕژیمی کردوتە بڵقی سەر ئاو. لە ماوەیەکی کورتدا خۆپیشاندانی چەند دەهەزار کەسی نەیارانی ڕژیمی ئیسلامی لە دەرەوەی وڵات ئاستێکی وەها بەرینی بخۆیەوە گرت کە لە مێژووی ڕۆژاوە و ئەوروپاشدا بابەتێکی نوێیە. خۆپیشاندانی زیاتر لە 50,000 کەسی لە تۆرۆنتۆی کانادا و زیاتر لە 100,000 کەسی لە بێرلین حیساباتی حکوومەتی ئیسلامی تووشی ئاڵوگۆڕی جدی کردەوە. خەڵکی نێوخۆی و ئێران خۆپیشاندانی سەدان هەزار ئێرانی لە سەرجەم ناوچەکانی دنیا بۆ دیفاع لە خەباتی خۆیان دەبین و ورەی لێوەردەگرن و هێزەکانی ڕژیمیش بە بینینی ئەم جەماوەرە بەرینا لە نەیاران لە دەرەوەی وڵات تووشی ترس و نیگەرانی دەبن. لە هەمان حاڵدا خەڵکی نێوخۆی ئێران دەبینن کە سەدان هەزار خۆپیشاندەری ئێرانی لە شەقامەکانی ئەوروپا، ئەمریکا، ئوسترالیا و کانادا بە پشتیوانی پۆلیس و بەبێ هیچ تێکەڵچوون و تند و تیژیەک خۆپیشاندان بەڕێوە دەبن. خەڵک ئەم خۆپیشاندانانە لەگەڵ ناڕەزایەتیەکانی نێوخۆدا بەراورد دەکەن کە تا ئێستا چەند سەد کەسی لەلایەن ڕژیمەوە تێیدا کوژراوە، بە هەزاران کەس تێدا بریندار و بە دەیان هەزار کەسیشی تێدا دەست بەسەر و ئەشکەنجە دراوە. خۆپیشاندانی دوێنێ بێرلین و ئەم قەبارە گەورەیە لە جەماوەری بەشدار بوو تێیدا مژدە بەخشی توانایی ڕێخستنی بە ملیۆن خەڵکی ڕاپەڕیوە لە نێوخۆی وڵاتدا و سەرەتای پرۆسەی ڕووخانی کۆماری ئیسلامیشە.